سڵاتان لە بێتێوارتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆمە خۆشحاڵە زانم کامیوارێ بە شوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە ببێنەوە. ئازیزان و خۆشەویستانی ئێمەکو لە ماوەی ڕابردووە خو لە بەرنامەکانی ڕابردووە باسمان لاکردنەوەی گەلەری زاڵگە کرد لە کارگەی کۆنیجگەری سلێمانی کە کراوە بە سەنتەرێکی کللتوری کە ئامیژێکێکە لە پرۆژەکانی گروپی هونەری سولیۆن. گەلەری زاڵگە گەلەرێکی تەواو جیاوازەکو لە ڕابردووە باسمان کرد کە سەرجەم کارەکانی ئەم گەلەریە پێک دێت لە کاری مۆدێرن و جیاواز. لەگەڵکردنەوەی گەلەری زاڵگەدا دوو کورتە فیلمی ئەزمونگەری نمایش کرا بۆ دوو دەرهێنەری بەتوانە و ئازیز و خۆشەویستێکێک لەوانە کاک ڕەباز موتابچی بوو و هەروەها کاک ئارام حەسەن کە دوو کورتە فیلمی ئەزمونگەرایی نمایش کرا کە وا بڕیارە بۆ ماوەی 15 ڕۆژ هەر لەگەڵکردنەوەی گەلەری زاڵگە بۆ مای 15 ڕۆژ ئەم دوو کورتە فیلمان نمایش دەکرێت کە تاکو ئێستاش بەردەوامە. بەبێمە خۆش و میوانداری ئەو دوو دەرهێنەر ئازیز و خۆشەویستە بکەین بۆی بە شێوەیەکی ورتر باز لە فیلمی ئەزمونگەری کەین و هەروە باز لە ئەم دوو کورتە فیلمی ئەم دوو دەرهێنەرە بکەین. زۆر بەخێر بەر کاک ڕەباز کاگارە خۆشحاڵم کامەوارە لەگەڵمانان. ئەو سەرەتا پیرۆزبایی ئەم دوو کارە جیاوازە خۆت ئەم دوو کورتە فیلمە ئەزمونگەریتان لێکەم هەم لە تۆ کاک ڕەباز و لە تۆش کاگارە. زۆر سپاس بە ئێوە. کاک ڕەباز پێشتر وەکو دەرهێنەری کورتە فیلمی هێدن لەگەڵمان نابووی لە پرۆگرام و هەروەها کاک ڕەباز کە کۆلێژی سینەما بەشی فیلمسازی تاوا کردەوە و هەروە کاک ئارامیش بە هەمان شێوە تۆ وەکو دەرهێنەر هەم وەکو ئەکتەریش یعنی کارت کردووە لە ماوەی ڕابردووە کەمێک باز لە بڵین باگراوندی تۆ بکەین. بەڵام ئەم کورتە فیلمە ئەزمونگەریەکێکە لە کارە تازە و تەواو جیاوازەکان لەگەڵکردنەوەی گەلەری زاڵگە کە نمایش کرا. بە خۆشە باس لە کورتە فیلمی ئەزمونگەری گەین هەر کورتە فیلمی ئەزمونگەری پێک دێت لە چی و هەروە جیاوازەکانی چییە؟ ڕاست دەست خۆش سڵاوێوارەتان باش سپاس بۆم دەرفەتە. فیلمی ئەزمونگەری یەکێکە لە ستایلەکانی دروستکردنی فیلم و تاریخێکی دوور و درێژی هەیە و لەگەڵ دروستبوونی سینەمایان لەگەڵ گەشە سەردنی سینەما و جیابوونەوەی ستایلەکان فیلمی ئەزمونگەری یەکێکە لەو ستایلانە ئیشی پێکرێ لە ناو هونەری سینەمایە و لە 1920 بەدواوە فیلمی ئەزمونگەری دروست کراوە بە ستایلی جیاواز لە وڵاتی جیاواز بە دنیابینی جیاواز. بەڵام بۆ ئێمە کەمێک تازەیە تا ئێستا بەڵام وەکو خۆی وەکو ستایلەکە تاریخێکی کۆنی هەیە و ستایلێکی تایبەتە و زۆر بۆچوونیش هەیە لەسەر فیلمی ئەزمونگەری لەسەر دروستکردنی لەسەر تەسەورات بۆی لەسەر پێکهاتەکانی. ئەتوانێت پێی دروستکردنی فیلمی ئەزمونگەری قورسە؟ ئەکرێ فیلمێکی کەیە؟ بەڵێ هەموو دروستکردنی وێنەیەک قورسە یان بتوێ بە وێنە شتێک بڵێ بەدڵنیاییەوە قورسە بەڵام جیاوازە ینی قورسەکەیان ئەگەر لە پرۆدەکشنی فیلمێکی درێژا بیت و ماوەیەکی زۆر وێنەگرتن و پلاندانان و بەرنامەتەوێ بۆ فیلمێکی ئەزمونگەری تەکنیک و کارکردنی بەتەواوەتی جیاوازە هەموو شتێکی بەڵێ جیاوازە چونکە بۆچوونێگەی لەسەر فیلمی ئەزمونگەری کە ئەڵێن هونەری تاکە یان هونەری زاتی کەسەکە خۆیەتی خۆت هونەرێکی وشکیشە هەموو کەس لی تێدا بەڵێ تەبان ئەو خوێندنەوەیەشەیە کە معقەدە یان دنیابینیەکی تایبەتی هونەرمەند خۆیەتی کە بە دەرە لەو یاسایانی پێشتر بینی ومانەیان ئیشکردنە لە دەرەوەی تەقلید یان دەرەوەی ئەوەی پێی ڕاهاتوین لە چیرۆکێکی درامی یان لە فیلمێکی درامی بۆیە یعنی دنیابینیەکی تایبەتە لەبەرەوە هەنێ ئاڵۆزی هەیە هەم بۆ کەسەکە خۆی کە دروستێکە هەم بۆ بینەریش کە ئەی بینێت و بەریەکەوێت. باشە کارەکەشت بە ناونیشانی ڤۆمیت ئۆف میدیا بەڵێ ئیشەکەی من ئیشکردنە لەسەر میدیا و کاریگەریەکانی میدیا بۆ ئەم جیهانەی ئێستامان شتێکی مەسەڵەن خۆمە کە گەشتوم بەمە یان ئەو لەحزەی ئەم ئیشەم تیا دروست کردو ئەم بیرۆکەیە دروست بووە یعنی میدیا بەگشتی و بە درێژایی مێژوو لە گەشەکردنی میدیایە مەسەن ئێمە یان من چاوەڕێەوە بوونی میدیا جیانێکی باشترمان باتێ یان وێنەیەکی باشترمان باتێ بەڵام بەداخەوە کەوانیە مەسەلەن بۆ من ئەکرێ ئەمە بۆ تۆ زۆر جیاواز بێ بۆ بینەرێکی تر تەواو پێچەوانە بێ بەڵام ئیشکردنی من لەسەر میدیایە و میدیاش کاریگەرە نەرێنیەکانی یان ئەو جیانەی لە کۆتایە میدیا بۆ ئێمەی دروستەکە بە هەموو جۆرێکی میدیا و لە هەموو دنیاشە نەک لە کوردستان یان لە سلەیمانی یان لە مەسەن ڕۆژەڵات لە هەموو ناوچەیەک لە هەموو دنیا بڵێ.
زۆر باشە دەسەکانە خۆش کاگەران بێ مەلای تۆم پێشتر کاری دۆکۆمنتەری و زۆر کردووە و هەروە هەموو فۆتۆگرافەریش کە چەندین کاری جوانە کردووە لە ئێستاشە هەبڵین هەر سەرقاڵی ئەو کارانەی بەڵام ئەمەژێکێکە لە کارە تازەکانی تۆکو کورتە فیلمی ئەزمونگەری کارەکەی تۆ بێناو نیشانە پێ خۆشەکەمێک باس لە کارەکەی خۆتمان بۆ بکەیت و هەروە تێگەشتنی تۆ بۆ فیلمی ئەزمونگەری. زۆر سپاس. لای من فیلمی ئەزمونگەری تاقیکردنەوەی کۆمەڵێک شتە کە پێشتر بینەر نەیبینیەوە و بۆ هەمیشە قورسە لەبەرەوەی بەداخەوە بینەر یان فلم وای لێ کراوە کە تەواو بۆ بینەر زۆر سادەکراوەتەوە یعنی شتێکە ئەیدا بە بینەر و ئاکا بینەر بیر نەکاتەوە واکە بینەر ئەو شتێک کە یەکسەر تی نەگەیشت فیلمەکەی بەدڵ نیە ئەی گۆڕێ لە ئەم فیلمە قورسە لی تێناگەم بەڵام پێچوانە فیلمی ئەزمونگەری ئەو شتەیە کە ئەدوەستێنێ و بیرەکەیتەوە و ئەتەوێ بۆ ماوەیەک لە سیرکردنی و ئەو تێڕواینانی هەیە و گۆڕینێتی بۆ هەر شتێک کە تۆ بمانێ بۆ نمونە شەرت نییە ئەو شتەی کە لە نێو فیلمی ئەزمونگەریە بەکارهێنرێ هەمان ئەو شتە بێ کە ئەمانەوێت بۆیە ئێمە من لە کارەکەمە هەم بەکارێنانی ماسیەکەم بەکارێناوە کە پێچەوانەی هەموو بیرکردنەوەیە کە لە منە هەیەواتە هیچ ئەو ماسیە ئەوە نییە کە خودی ماسەکە بێ دەرکەوە باگراوندێکی تر هەیە و تێڕوانینێکی تر هەیە بەڵام من لە ڕێگەی ماسیەکەەوە نیشانە باشە بۆەوەی زیاتر لای بینەرانیش ڕوون بێگانی ئەم کورتە فیلمیە ئەزمونگەریە بێناو نیشانە بافێکۆ لەگەڵ بینەرانە بیبینین و دواتر باسە کارەکەکەین بە شێوەیەکی ورتر فەرمە. بەڵێ کاگەرم ئەمە کورتە فیلمەکە بوو شتێکی زۆر کورت لە ماوەیەکی زۆر کورتەوە هەروەها پێش پرۆگرام باسە لێ کرد کە فیلمی ئەزمونگەری ینی پەیامێکی لە پشتەوە نیە وەکو ئەها هەموو کارە هونەرەکانی کاڵێت تۆ پەیامی تۆ چیە لەم کارە هونەریە وەکو لەگەڵ کاگرەباسیش باسمان کرد کە تێگەشتنی لە فیلمی ئەزمونگەری ینی کەمێ قورسە واتە هەموو کەسێک لێ تێناگات دەبێت کەسانێک بن کە خۆیان لەو بوارە بن یاخود بەتەواتی چۆنەڵی تەماشای چەند کارێکی ئەزمونگەریان کردبێ ئەنجا تێڕوانینیان ئەبێت بۆ ئەو کارێکە. ڕاستە هەرویستم تۆزێک ڕوونکردنەوە لەسەر کارەکە بم من باوەڕم وایە بۆ منە ماسی بەشێکە لەو تعبیری کەمە باسی ژیانەکەی بەڵام لە کاتێکا کە ئاو لە ماسێک نامێنێت کات کاراتە خوارە بە ڕوانگەی ئێمە تەنها بە فڕۆچوونی ئاوە بەڵام لە ڕوانگەی ماسی و ژیانە بریتێ لەو خوێنی کە ئەڕۆ لە کۆتایی بیرۆگەکەشە ئێمە هەمیشە وەکو ژیان وایە کۆمەڵێک کەسن لەوە چە لە ڕابردووە بوو بنەهۆی تێکدانی ئەو ژیانی کە ئێمەمانەوە بۆ نمونە لە پیسکردنی ژینگا لە بە فێڕۆدانی ئاو لە هەر ئەو شتانی کە ڕابردوێت لەوە چێت تێکچوو بێ ئێستا ئەتوانرێت بیوەسێنین باشە ئەم وەستاندنە ئەکرێ کێ بیکە من لە کۆتایی شەکەیە ئەکرێ کەسێک بیکە کە خاوەن پێداویستی تایبەتە و ئەتوانێت دەستی هەبێ لە وەساندنی ئەو کارە ساتێک کە لە پێشودا ڕوویاوە لەبەرەوەی ئەگەر ئێمە بزانین لە کۆمەلگای ئێمە خاوەن پێداویستی زۆر فرامۆشکراوە بەڵام من ئەمێ لەم ئەزمموی خۆما دیسانەوە
بێنم کە ئەو ئەتوانێ کاریگەریەکی زۆر باشی بەڵام لە هەمان کاتا لە فیلمی ئەزموگەریە بینەر ئازادە هەنی تێڕوانینی بینەر کەچەیە بۆ کارەکەی تۆمە بڵین تۆ خاوەنی کارەکەی خاوەنی پرۆژەکەی ئەمە تێڕوانینی خۆتەوەکو دەرهێنەری کار تعبیرێکەیە وەکو وتم ئەتوانێت وەکو ماسەکە سێریکەیتەوە وەکو دنیا بینین هەر کەس سێریکەی بەڵام بەکۆی گشتی ئێمە مانە من زۆر لەو پێشانگانی کە کەزاتون بەسەر هەم بۆ یەکسەوتێتی من هیچی لێ تێنەگەیشتوم ینی هەیە تێڕوانینی جیاوازی هەبوو وەکو لە هەیە وایە هەر کەس شکردنەوەی بۆ کردووە بەڵم باشە کاگڕێ باس کە بینەری کارەکەی کاگ ئارابووین بێگومان کە لەوێش کە پێکۆ کارەکەتان کردووە نمایشکراوە ڕەبۆشونی تۆ ینی مادەم کە باسمان لۆ کرد کە ئەمە فیلمی ئەزموگەری لە کوردستان ناڵی نەکراوە بەڵام شتێکی تازەیە ڕابۆشونی ئێوە لەسەر کارەکانی یەکتری وەکو یەکەم کاری خۆشتان بەڵێ بەڵێ خۆ یەکێک لە تایبەتمەندیەکانیان لە گرنجەکانی فیلمی ئەزموگەری ئەوەی هەر کەسێک ئەیبینێت بە جۆرێک وەریەگریان بە جۆرێک بەری ئەکەوێ کە جیاوازە لە هی کەسێکی تریان لەوەی کە ئیشەکەی دروست کردووە ئێمە کە بەیەکەوە مثلا ئیشەکەمان کردووە هەردووکمان تەسەوری جیاوازمان هەیە بەڵام خاڵێکی ژەیە هەردووکمان کۆچین لەسەری یان عینەن دنیابینیمان هەیە بەڵام کە ئێستا تێبینیتان هەیە لەسەر کارەکانی یەکتری بەڵێ ئەچیت بە پێ بڵین ئەزمۆنی خۆتان و تێگەشتنی خۆتان لەبەرەوەی من دوو جار سێریە میشاکەم جارێک وەکەوەی کە مەسەن من کردومە جارێکی وەکو بینەرێک چونکە من خۆم تێی نەگەم یان خۆم هەستی پێ نەکەم یان خۆم مەسەن کەم و کورتیەکانی نەبینم یان باشیەکان و جوانیەکانی نەبینم ئەچیت خەڵکێکی تر نایبینێ بۆیە دایمە مەسەن کە ئیشەکەین یان کە ئیشیش ناکەین بەیەکە و دواتر ئیشەکانی یەکتریە بینین ینی هەموو ملاحەزەمان هەیە لەسەری یان مەسەلەن تەسەوراتەکانمان یەکە گرێیان دوورەکەوێتەوە ئەمە زۆر گرنگە کە بۆی بزین ئەچین بەرەو کوێ چکەمە لە دروستکردنیی سەرەتاین هەم بۆ سینەما هەم بۆ سینەمای کوردی و ئەکسپریمنتاڵی ژیان هەرچی تر لە داهاتوواکەیکەین لەبەرەوە زۆر گرنگە ینی بە دەقیقی شەکانمان بکەین و کارەکەی کاگ ئارام ینی بە هەموو تەکنیکەکانی فیلمی ئەزموگەری کاری بۆ کراوە و کارێکی پەرفەکتە بەدڵنیاییەوە لەبەر خۆی لێرێ یا منیش بەشێک بووم لە پرۆژە بۆ چونی کاگەرامی ژوەرەگرم لەسەر کارەکەی توێستا بینەری کارەکەی تۆ بین باشە لەبەرەوەی هینە ئەم شتە بۆ من دووبارە بێستە لەبەرەوەی پێشتر مناقەشەمان کردووە یان چەند جارێک ئێمە ئیشەکەمان بینیوە یانی لەسەر فرێم بە فرێمیێتوانم ڕوونکردنەوە بەم بۆچی وایە بەڵام بە ئەکیدی من هینی تیابین ینی ئەو شوێنەی ئارامیشی لەسەر کردووە یان وەکو بینەر سیرەکە مۆشتێکی تریتیا بینم یان ڕزگارکردنی ژیانی ماسیەک یان ڕزگارکردنی ژیانی ئینسانێک یان مەسەلەن ملەوەنکردنی ژیان یان ڕەنگاوڕەنکردنی ژیانی کەسێک ئەو شتە بچووکانەی تیا بینم و هەستی پێەکەم لەوانەیە کەسێکی تر هەستی پێ نەگا شتێکی گەورەتر لەما ببینێت یان شتێک ببینێت کە من و ئارامیش تەسەورمان نەکردووە بۆیە یەکێک لە گرنجەکان ئەوەیە کە هەر کەسە و بە ستایلی خۆی بە باگراوندی خۆی بە تەزەوقی خۆی بۆ ئیشەکە ئەیبینێت لە تایبەندەکانی فیلمی ئەزموگەریش هەیە ڕابۆشونی جیاواز دروستەکان زۆر باشە کاگ ڕەباس باسا بینەری کورتە فیلمەکەی تۆ بین فکوتمان بە ناوی فۆمێت ئۆف میدیا با پێکۆ بینەری بین و دواتر بەردەوام ببین لەگەڵتان ضروب حملة حل سالمات ختسلي أوريشو من اليوم الأسنون إلى قول قاطب لداد غبي حافظ President Trump appears to be having a banner day after one of our closest allies laid out evidence. Which they say for television purposes. I don't think so. ئەمەڵە کاگ ڕەباس ئەمەش کورتە فیلمە ئەزموگەرەکەی تۆ بوو
کە باس لە ڕۆڵی میدیاکە و هەروە کاریگەریە خراپەکانی میدیا ئەگەر هیچ هەیە لەسەر نەکەیانی زیاتر ورتر بۆی بۆ بینەرانیشی بکەیتەوە لەسەرم کورتە فیلمە زۆر یاخود چۆن ینی پێشوازی لەم کارێک تۆش کرا و بێگومان وکو کارەکەی کاگارام هەر کار بینەرە و بڵێن ڕابۆچوونی جیاوازی خۆی هەبووە لەسەر کارەکە ڕاستە وەڵاهی هینە تەسەوراتی جیاواز هەیە ئەوە زۆر گرنگ بوو بۆ من ینی یەکێ بوو لەوانەیە من چاوەڕێی بووم کە دنیابینی جیاواز هەبێ بۆ یان خوێندنەوەی جیاواز هەبێ بووی چکە گەروانە بووە من تەنیا هەبووم لە ئیشەکە ینی هەستمەکرد ئیشێکم کردو بەس بۆ خۆم بەس خۆم لێ تێگەم بەس خۆم ئەیبینم بەس خۆم حەزم لێیەتی کە ئەمە زۆر خراپە بەڵام لەبەرەوەی تەسەوراتی جیاواز هەبوو یان خوێندنەوەی جیاواز هەبوو ئەمە زۆر دڵخۆشکار بوو بۆ من و لە ئەوڵ دەقەشەوە کە ئیشەکەم کردو تا ئێستا و تا نمایش کە ئێستا بەردەوامە ئەوە زۆر گرنگە بۆ من کە بینەر زۆر نزیکە لێوەی یان مەسەلەن باش تێگایان باش هەستی پێەکایان بە پێچوانەوە خوێندنەوەی زۆر جیاوازەکە کە من تا ئێستا هەستم پێ نەکردووە یان من بە مەبەستێک شتێکم کردووە ئەو مەبەستێکی تر تێگەشتووە ئەمە زۆر گرنگە کاری وێنەگرتنەکەش وەزانم هەر خۆت کرد ئارام کردوێت کاگارام کردی ئارام منیژەوەی ئەوم تەسویر کردوێژە بەڵام ینی ئەوە زۆر گرنگە بۆ من و بۆ چوونیشەیە ینی کە کەسێک هەیە تێنەگەشت بیان کەسێکە بێ زۆر حەزی لێ بێ هەیە زۆر پوختە پێی هەیە حەزی کردو زۆر درێژتر بێت ماوەی ئیشەکە درێژتر ینی ماوەی کارەکە درێژتر بە دڵنیایی پێویستی دەرهێنەرەکە بەڵێ ینی ئیش هەیە مەسەلەن لە 20 سانیە بۆ 30 سانیە فیلمی ئەزمونگەریش هەیە مەسەلەن 50 بۆ 60 ساعاتە درێژێک ینی لەبەرەوەی تۆ ئیشکردنە بە یاسا ئاشکێنیت بۆیە هیچ شتێک هین نییە بۆت ینی هیچ شتێک دەستگیرە ناکا بۆی کە نەتوانی بیکەی یان بەڵام هەنێشتی ژەیە کە ئەبێ هەمومان لەسەری بڕۆین مەسەلەن فرێمەکە مەسەلەن کات و ئەو پرۆپسەی بەکاریە هێنی بەڵام وەکو ناوەڕۆکی کارەکە بۆ هەنێ بابەت کە باز نەکرا بۆنە منە لە کۆمەڵگەیە کە بڤەیە کە عیبێت لە فیلمی ئەزمونگەریە ئەتوانی زۆر دەستکراوەبی ئەتوانی پەیوەست نەبی بە هیچ شتێک کە پێشتر کراوە بەڵێ ئەوە زۆر گرنگە بۆیە ینی پشتی جیاوازە بینیت مەسەلەن تەلەڤیزۆنەکان ڕەنگی جیاوازە بینی کارکتەرێکە بینی یەتە دەرەوە و خۆشی هەر هێشتا لە ناو تەلەڤیزۆنەکەیە یان تەلەڤیزۆنەکەمان خوارە و کارکتەرەکەی ناوی ڕێکە فیگەرەکە ڕێکە یان ئەسڵان هەر تەلەڤیزۆنەکە پلاکەکەی بە کارەباوە نییە یعنی من بە معنایەک و بە مەبەستێک کردومە لەوانەیە تۆ یان کەسێکی تر بە مەبەستێکی تر لەم ڤیدۆیە یان لەم فرێمە یان لەم وێنەیە تێبگەن و لە کۆتاییشە ینی کاریگەرە نەرێنەکانی میدیا بە تەسەوری من زۆرترە یان چاوەڕێی باشترمانە کرد و وانە بوو کە من وا ئەیبینم بەڵام ئەماکرێت لە بۆ کەسێکی تر تاوا پێچوانە بێت و زۆر پۆزتیڤ بێ هەموو شتێک لای بەکومانوە کاگەرم ماتم خۆت کاری وێنەگرتنەکەەوە بۆ کردو ئەمانە بەگومان لەسەر کارکردنیش مشتۆمەڕ دروست بووە کارەکەی کاگرا بازە بەڵەوە چۆن وەکو بیرۆکەی کارەکەی خۆی وڵا لەبەرێ ئیشی خۆمەیانی بەڵام قەی ناکاتوانانی بارەخ نەبگرێ زۆر کۆمەڵێک شتە بوو کە من زۆر پێم باش بوو ینی کەلاوانە توانی ئەو تەم تەلەڤیزیۆنە کۆنە پێ بکاتەوە یان یەک بوو لەوانە مەسەلەن کۆمەڵێک هەم لەبەرەوەی کاری ڤیژوەڵ و ئەوانەی زۆر تیا بوو ئاویستمە پرسیارشکەم کە بڵێ ماوەی دروستکردنی بەرهەمێنانی کورتە فیلمێکی ئەزمونگەری کاتی چەندێکە بێت چکە بۆ گەبینین کارەکە بۆ نمونە چەند سانیەیەکە بەڵێ ئەگەر باسی مەسەن ئیشەکەی من یا ئیشەکەی قسەکانی تاوکات و وڵا بەپێی ئیشەکە کەوتێستا ئێمە ئەوەندی لە ئیدیتا خەریکی کارەکە بوون ڕۆژێکمان لە تەسویرا برد بەڵام بەپێوی کە تۆ ئەتەیە چی گۆڕانکاریە بکەی منویستم لێرە شتێک تر باسکەم لەگەڵ کاگرەبازە هەندێک جار ویستمانە لە ئیشی تریشە بەشێک لە ئەکسپەرمنتاڵکردنە ناوە بۆ نمونە بەرهەمێکی ڤیدۆکلیپمان کرد کە تەلەڤیزۆنێکمان هێناوە ناو ئیشەکە هەموو کە زوایە زانی تەلەڤیزۆنە دوایی کردمانە حەوزێکی ماسی ئەکرێ ئەو تەلەڤیزۆنی کە هەمومان ئەو شتی لێ بنەکرێت کاتە ئەزمونگەری ئەتوانێت تێکەڵی زۆربەی هوەرەکە بکەیت بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەبێ بەشێک بێلەوەی کە ئێمە هەوڵ بین لەبەرەوەی تازەیە بۆ ئێرە ئەبێمە هەوڵ بین وردەوە لە بەشێکی کەمی کارەکانە تێکەڵی بکەین بۆی بینەریش ڕابێنی بۆ لە سوچەکەەوە چکە بوو قورسیەکە بڕۆینە ناوە بینەر زوو بێزارە بێ بۆیە پێویستمان بۆیە هەندێک جار لە هەندێک شوێنە وردە
بەشێک لەو ئیشە بدەین پێیان ئەستا تۆ ڕابۆشوونی خۆتە بە تەواتی پێنەوەتم لەسەر خۆی دزیەوە ئاگا لێ ئاوا هات و ئاوا ڕۆی وەڵای بەشێکی گشتی کارەکە چۆن بوو بۆ من تازە بوو و هەم وەکو تەکنیکە وەکو بەکارێنانی کۆمەڵێک شتێکی تازە بوو تۆزێک لێ ئەترسام سەرەتا لە بەرۆی هەندێک شتە بوو تازە ئەزمونمانە کرد ئەترساین بۆ کاری وێنەگرتنەکەی بۆ قرس بوو بۆ کاری ئیدیسینەکەی قرس بوو ئەترساین هەندێک دەبوو ینی ئەمان کرد تۆ بڵێ ئەزمونمانە بەڕاستی ئەو کارە بۆ ئێمە ئەزمون بوو ینی ئەزمونمانە کرد ئایا توانی بچینەوە ئەوەی کە هەیە مەسەلەن دانانی تەلەڤیزۆنەکە بە خواری دانانی کارکتەرەکە کە کامێرا ینی ڕۆڵی هەیە لەم کارەیە وەکو هەموو تەکنیکەکانیکە ئەبێ ئێمە لێرە ئاگادار بین کە تۆ نابێت پەیامەکە بدەیت ینی تۆ بینەر حازرکەی بۆی کە شتێکی پێ بدەیت ئەمە مۆزوعەکە ینی من دایمە ئەمەوێ ئەو شتێککە هەیە کامێرە بێلایەنی بگوازێتەوە لەم مۆزوعە نامانێت لایەنداری بکات چکە گەر لایەنداری کردووە کار فیلمێکی تر دەرەچێت بەس ئێمە تەنها ئەو بابەتی کە هەیە ئەو سەبجەکتمان تەنها کامێرە بۆ بابەتێک گواستنەوە بەکارێنەوە تێکەڵمان نەکردووە لەناو ئیشەکەیە ئەوەی بۆ هەردوو کارەکە بەڕاستی یعنی تەنها ئەوەمان کردووە کە بینەر چۆن بتوانێت لی تێبگا من خۆم باوەڕشم وایەتە تەنانەت ئەگەر بینەر شەر نییە ئەوەی کەتەوە تێ بەدڵی بێ لە بەرەوەی تۆ شتێکی تازەی ئەدەیتێ و عادەتەن کە شتی تازە ئەدەیتە بەرامبەر کەم کەس قبوڵی ئەکا تا وردە وردە دێتە ناو ئەو بوارەوە بۆیە ئەگەر ئیشەکەش کەسانێک بە دڵیانە بێت بۆ ئێمە هەر ئەزمونە لە بەرەوەی ئێمە پێویستمان بۆ هەیە ئەو فیدباکەی کە هەیە من چۆن کارەکە ڕاوەچوونی جیاواز دروستەکات ئەم ڕاوەچوونە جیاوازش بۆ کارەکە ئێوە بۆ خودی ئێوە زۆر گرنگە بەڵێ ئەمە بێتەوە دووبارە هەم بۆ بنیادنانەوەی کارێکی نوێتر هەم بۆ ئەوەی کە ئێمە یەکەم ئەزمونە کە بەو شێوەیە بتوانین لە گەلەریەکی ئاوا نمایشکەین و کەسانێک بیبین و بزانین ڕاییان چێ چکە کارەکە ئێمە خۆمان کردومانە ڕەنگە ئەو بیرۆکەی کە لە مێشکی منە هەیە ئەو شتەی من هەیە بینەرێکی تر هەمان شتی نەبێ و ڕەنگە باگراوندێک و بیرکردنەوەیەکی تری هەبێ زۆر لەو شتی کە تۆ ئەتەوێ زیاتر بێت ینی من شتێک هەیە لە مێشکماکەی شەکەم کردووە سابت نییە بەڵام کاتێکە کەسێکی تریت لە شوێنێکی ترەوە خوێندنەوەیکی تری بۆکە ئەو کات بۆ تۆ زۆر گرنگترەوە زۆر من هەمیشە حەزم لەو خوێندنەوە جیاوازانەیە کە بەرامبەرەکەت ئێکا بووی سەر باشە کاکرە بەسمان لە کات کرد یعنی بۆ فیلمی ئەزمونگەری بە کورتە فیلمی ئەزمونگەری چەندێک کاتی ئەوەی ئایا کاتەکە گرنگە خۆت ئاماژە پێکرد کە ئەتوانێت زۆر کورت بێت لە ماوەی چەند سانیەکە بەتوانێت بۆ نمونە 50-60 دقەیەکیش بەوەکو فیلمێکی درێژ بەرهەم بهێنرێت ماوەی چەنە ینی تۆ بەم کارەوە سەرقاڵ بووی خۆی کاتەکە دووش دێ کاتی نمایش ئەوتمان دەستکراوەیت و ئەکرێ ئیشەکە چەند سانەیەک بێ و ئەکرێ ئیشەکە چەند سەعاتێک بێ بۆ نمایش بەڵام بۆ دروستکردنی وەڵات تقریبان هەفتە بۆ 10 ڕۆژمان پێچوو لەبەرەوەی چەند شتێک هەبووە بوو ئامادەمان کردایە لەبەر مەسەن یەک دوو شتی تیا بوو کۆن بوو کە ئێستا تۆزە بە زەحمەت دەسەکەوێ ئەمە یەک دوو بەڵام ڕۆژی تەسویری یەک ڕۆژمان پێچوو بەڵام ئیدید و پۆست پرۆدەکشن هەفتەیەک بۆ 8 ڕۆژی خایان کە بەشێکی زۆر زۆری ئیشەکە بوو تاتەوا بوو و چکە چەند شتێکی تازە هەبوو تاقیمانە کردەوە یان لە پلاندانان بوو یان بەرنامەدانان بۆ ئەوەی کە ئیشەکە بکەین مشکلەمان هەبوو لەوەی کە مثلا من ئەمویست هەموو ئیشەکە یەک فرێم بێ کەڵی تیانە بێ لە ئەوەڵ تا ئەخیر بەڵام هەرچیەکمانەکە نەمانەتوانی لە 25 متر لە 30 متر درێژیە هیچ شتێ مەسەلەن دۆڵیماندانە شاریۆماندانایە دەرەکەوتەوە مەسەلەن بەڕۆنین و دیجی ئایبمان کردایە ئەو جوڵێ دروست نابوو کە من ئەمویست بە سیم ڕامان کێشایە ناکرا بۆی مەزبوو یانی ئەوەیشە بوو لە گرفتە سەرێکیەکانی ئیشەکە کە نەمانتوانی بە یەک فرێم دروستیکەین لە بەروی نەمانەتوانی 30 متر بینە دواوە بەبێ ئەوەی کات بین یعنی ئەو یەکێ بوو لە مشکلەکان دەسەکانتە خۆش لە ئێستاشتا بۆ نمونە کورت ئەم دوو کورتە فیلمە کووتمان لە گەلەری زاڵکە لەو یەکەم ڕۆژی نمایشەوە تاکو 15 ڕۆژتان بۆ دیاری کردبوو کە لەو گەلەریە نمایش کرێت و بینەر ئەتوانێت بەڵێ بینەر ئەتوانێت ڕۆژانە لە سەعات 3 بۆ 6 لە گەلەری زاڵگە لە ناو کارگەی کللتورە لە چوارچەوەی پرۆژەی دووە ئیشەکە ببینەوە کراوەیە ینی بەردەوام تا 10 ڕۆژی تر
دەسەکانتان خۆش بە من زۆر دەست خۆشحاڵم کامێوارە سپاس. لەگەڵمانە بوون بە هیوای کاری زۆر جوانتر بە هیوای سەرکەوتن بۆ هەردووکتان. دەستان خۆش بەمان دوومان سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێت. دەست خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست هونەرمەند کاروان حەمید حەلاق لە هۆڵندا نوێترین کاری خۆی بەرهەمهێناوە بە ناوی هونەر لە پێناو مرۆڤایەتیدا کە کارێکی خێرخوازیە کارێکی تەواو جیاوازە بۆ کەسێکی زەنگین لە دڵ و هەروە ڕۆح و هەژار لە مادەدا ئەویش بۆ ڕەشۆ زیرەکە کابیرۆکەی کارەکە هی هونەرمەند خۆیەتی و وەکو ئاماژەشی پێکردووە کە ئامانجی ئەو لەم کارەدا بۆ ئەوەیە کە خزمەتێکی کەمی هەژاران بکات لە ڕێی هونەرەوە کە ژیانێکی باشتریان بۆ بڕەخسێنێت کە وەکو ئاماژەشی پێکردووە کە تێچوو کارەکە هەمووی لەسەر ئەستۆی خۆی بووە لە هەمان کاتە کە چەند هونەرمەندێکی بیانی کە بە چەند ئامێرێکی جیاواز لەم کارەیە بەشدارن خۆشی بە ئامێرێکی دەستکردی خۆماڵی لەم کارەدا بەشدارە وەکو ئاماژە پێکردووە هونەرمەند کە بۆ ماوەی 5 مانگ کە سەرقاڵی ئەم کارە بەوە هەروە تێکەڵی ئەو کەسانە بووە کە بێماڵ و بێحاڵ و بێلانن بۆەوەی زیاتر لە معاناتی ئەو کەسانە تێبگات و هەروە باشتر ئەم کارە هونەریە بەرهەم بهێنێت و ئەم کارە هونەریە لە ئێستاە لە تەوابووندایە و سەرقاڵی ئامادەکارێکی باشە بۆەوەی کە ئەم کارە بە شێوەیەکی زۆر باشتر بڵاو بکرێتەوە بە هیوای سەرکەوتن بۆ هونەرمەند کاروان حەمید حەلاق ئەمەش کۆمەڵێک سلایدی ئەم کارە هونەریەیە وەکو ئاماژەم پێکرد بە ناونیشانی هونەر لە پێناو مرۆڤایەتیدا. بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کاتەوەی پرۆگرامەکە بەدڵی هەموو لایەکتان و بێ سوودان لەبینی بێت هەتاکو سبەی ئێوارە با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بین بە هێوە ئێوارێکی خۆش بە گەشت لایەکتان خواتان لەگەڵ.